فکرێکی گرنگ بۆ خوێندکارانی پۆلی 12 ئامادەی ڕستەی ڕاستپاردەکەی بۆ دەنێرم بگۆڕین بۆ ڕابردووی نزیک نابێتە کام لە وڵامانەی خوارەوە. قوتابیانی بەڕێز لەم داواکاری پرسیارە ئەوەیە دەبێت ڕستەکە بگۆڕین بۆ ڕابردووی نزیک. پاشان دەبێت بزانین کە ئەم ڕستەیە کاتێککە گۆڕیمان بۆ ڕابردووی نزیک نابێتە کام لەم وەڵامانە. تەماشا دەکەین لەو فکرەیە زانستی قوتابیانی بەڕێز یەکەم خاڵ دەبێت ئەم ڕستەیە فراوانکەی. ڕاستپاردەکەی بۆ دەنێرم واتە من ڕاستپاردەکە بۆ چێ دەنێرم؟ بۆ ئەو دەنێرم. من ڕاستپاردەکە بۆ ئەو دەنێرم. ئەم ڕستەیە ڕستە فراوانکراوەکەی خۆمانە. ئەم ڕستەیە دەگۆڕین بۆ ڕابردوو دوێنێ ئەنجامی بدەین دەڵێن چ؟ دەڵێن دوێنێ من ڕاستپاردەکەم بۆ ئەو نات. ئەو گۆڕین بۆ ڕابردوو. ئەو ڕستەیە لەبیر مەکە لە پێش خۆت دەینووسیتەوە. پاشان دێت ستەکە قوتابیان دێن لە وەڵامەکان فراوان دەکەی. چەند وەڵام نەبووە ئەم ڕستەیە لە فراوانکراوەکەی لە ڕستە فراوانکراوەکەی ئەویان دەبێتە وەڵامی ڕاست و دروست. وەڵامی ئەیدە لە ڕاستپاردەکەم بۆی نارد واتە چی؟ واتە من ڕاستپاردەکەم بۆ ئەو نارد. باشە؟ من ڕاستپاردەکەم بۆ ئەو نارد. هەمان ڕستە ئێرە دەرچەوە. ئەمە دەمانێت نەبێتە ئەو ڕستەیە. بۆیە وەڵامی ئەی وەڵامێکی هەڵەیە. کە وەڵامی ئەی هەڵە بێ قوتابیان وەڵامی دیش هەڵەیە چکە وەڵامی ئەی بە وەڵامی ڕاست نانەیە. ئەوە دوو وەڵام چۆ دەرێت. بۆ ئاسانکاری خۆمان ئەوها دەکەین باشترە. بێ ڕاستپاردەکەم بۆ نارد واتە چی؟ واتە من ڕاستپاردەکەم بۆ ئەو نارد. ئەلێران جێنای لکای تەواوکەری بیاردەبووکە سێمی تاک دەرنەکەوتووە چونکە کارەکە ڕابردووی تێپەڕە و تەواوکەری بیاردش لە کۆمەڵی دەموکە سێمی تاکە. کەواتە وەڵامی بیش هەڵەیە چکە هەمان ئەو ڕستەی ئێران دەدەستێتەوە کاتێک کە فراوان دەکەین. سی دەبێ ڕاستپاردەکەم بۆ ناردیت واتە چی؟ واتە من ڕاستپاردەکەم بۆ تۆ نارد. ئەوی تە لە جیاتی چێ بەکاراتە؟ لە جیاتی تۆ. ئەلێرانە تەمەشاکە من ڕاستپاردەکەم بۆ تۆ نارد. ئەوەکی کردە چی؟ کردیتە تۆ. بۆیە ئەلێرانەدا ئەو ڕستەیە کاتێک کە دەیگۆڕین بۆ ڕابردوو نابێتە ڕاستپاردەکەم بۆ ناردیت بەڵکو دەبێتە وەڵامی ئەی و بی. ئەگەر بێت و بیگوت بە دەبێتە کام لەمانە وەڵامی ئەی بی ڕاست دەبوو. بەڵام لێرە دەڵێ نابێتە کام لەمانە. مادەم دەڵێ نابێتە کام لەمانە ئەوە دەبێتە وەڵامی سی وەڵامە ڕاست و دروستەکەیە ڕستەی ڕاستپاردەکەی بۆ دەنێرم نابێتە ڕاستپاردەکەم بۆ ناردیت ئەگەر بیگۆڕین بۆ ڕابردووی نزیک بە هیوای سوودبینی.